الله أكبر الله أكبر. إلا نوحي إليه أنه شعوري مني كل ما الله أكبر الله أكبر. بله ji bernama bawarî dem baş were temaşevanên hêja û delal careke din em di bernamek bawerî a nû de li pêşberî we ne. Temaşevanên hêja û delal me bernamê berê de bahsa qarmatiya kiribû me xwestibû em li ser mijara van rêxistinê ku di dîrokê de li hemberî desthilavdara serhildan kirine li hemberî we rabûne me ji xwe re xetek çêkir lê xeta zaliman, xeta dagirkeran bû asteng. Hevalê min ê ku me hev me amade kiribû ku em li ser vê bername çêkin mixabin girtin binê çav. Ez daxwaza min hêviya min ji Xwedayê mezin ev e hemû girtiyên welatê bindest bigihine azadiya xwe carekî me li Emîn Ay me yê bi hev re dewam bikira. Ji bo ku ew ji kîs min kirin aniha jî mêvanê min ê îro wê du kes bin ez bawerim ji Qamişlo Mela Ebdirehman Bedirxan eger ku amade bibe heta ku me dest bername jî kiribû hinkî pirsgirêkî wî hebûne eger amade bû em ê wî jî tevlî bikin lê mêvanê min ji Başûrê Kurdistanê ji Şehrezorê bajarê Silêmaniyê mamoste Nadir e. Em ê bi mamoste Nadir re li ser mijara îslama rastheqîne, îslama rastî biaxivin. Mamoste bexêr bê bernama me. Zor spas dikim disan xwe. Mamoste ez dixwazim li ser mijara ku em bêjin freqasyon û mezheb û dîtinên cuda di ola îslamê de pir gelek gelekin zûrin wekî ku we gotî tu ji kîjan jî dipirsê xwe rast dibînê dibêjê ola rast fikra herî rast ezim fikra herî rast li ba freqasyona min e li ba mezhebê min e her keskî xwe rast dibînê lê em êdî wisa çêbûye serê mirovahiyê serê gel wisa şêlo bûye êdî rastî û nerastî ji hev nas nake durustî û nedurustî ji hev nas nake li ser îslama rasteqîne hûn dikarin ji temaşevanên me re çi bibêjin belê fermo mafê axaftinê ez didim we eger ku di nav axaftinê de mamoste Bedirxan jî amade bibe heval îş ragihînin em ê wî jî tevlî bikin. Fermo mamoste. Şimdi mirevan rüzgar davakarın lafı baladast du savaşını mesela cani paş Peygamber Peşaman Muhammed sallallahu aleyhi ve sellem ve ya rüyalarını son tutmayı teröristleri. مجاركم على سلم مسألة الإسلام الراسخين الإسلام الراسخين أتواني دور كنا سيبكين بلين بريتيا لو إسلامي كقرآن وبيغمر صلى الله عليه وسلم بكتاب وكتاب ورفتاري ولسدم الزندويتي خويا بوشي ويا كما قلت مع سابقين وكوزون جناب الفرمود لدواي وفاتي بيغمر صلى الله عليه وسلم دو مدرسة ديني دروس أبي مكيش ومدينيش أجت مع سابقين أو مدرسة كلمة بقي واقع ما كو تأثيرات وتأويلات وتفسيرات خوي لما دينش بها ماشي ودواي أوش أجت مع سابقين كنت حاضر دوكم مال خلطي تري زوي بياني بيجانا يابلين صلاح الدين يكا الرؤيا دوهاتنا ناو إسلام يعني واتا غير عرب ترك وفارس وعرب وخلطي تر كلاوي مسألة أي إسلام بو كتلي كلاو هر كسك بعقلي بله أي دينك
بۆ شێوەیە لێ بکات کە خۆی پێی خۆشە تەنها ئەتوانم بڵم لێرەشە تەنها کورد بووە کە خۆی کردووە بە قوربانی ئاینی پیرۆزی ئیسلام و نەیویستووە هەتا ئێساش بۆ ئیسلامی ڕاستەقینە ماوە لەناو کووردا لەم ساڵانەی دوای ئیسلامی سیاسی تێکڵاو کراوە بنا ئەوەی ئیسلامی ڕاستەقینە بۆ لەناو کووردا ماوەتەوە توانینەوە وەکو پرسیارێکی پیش بکەین لەبەر ئەوەی کە کورد خۆی کردووە ویستوێتی وەکو دین لە دین پێ بکات نە دین بۆ بێنێ بەڵام قەومەکانی تر هەوڵیان ناوە گۆڕیوان ئەوە خوازمکردنەوە مەدەنیەکانی کە دروست بووی لە شام و لە بەغا لە پایتەختەکانە پایتەختی خلافەتەکانە کە دروست بوون لە دوای تابعین و ئەمانەشە و هەتاکو ئەسوورەکان هاتوو تا دوا خلافەت کە خلافەتی عوسمانی بوو بەدەستی تورکەکان ڕووخا لێرە ینی هەرچی یەک هاتووە چه عولەمایەک هاتووە چی کەسێک هاتووە ویستوێتی مەزهەبێک شتێکدا ڕۆژێک کە چۆنەڵی عادەت و تەقالید و کللتور و دابوونەریت و لێک تێگەیشتنی ئەو بیئەیە ئەو واقعە و ئەو سەردەمەش ینی ئەو زانایی کە بیری کردوێتەوە بۆ سەردەمی خۆی بیری کردوێتەوە لە ناو واقعەک و لە ناو جوغرافیەیەک کە بیری کردوێتەوە هەیە بوو بۆ مەزهەبە شێوێ بەڵام ئەگەر تەقینە بکەیت تفسيران بقرآن وتفسير تيجي القرآن بوي كبيغمري صلى الله عليه وسلم شون القرآن تيجي شوى وشون تعاملي لقى القرآن في روزا كردوا يما بمعنانا القرآن تيجي هول بين خومان برز كينو بو آسي تيجيشتن القرآن في روز من زور بداخو يعني اساس زور دار نمونية تبير هو خلق الله او فلانكس القرآن تيجي شوى يعني تماشاكا بۆ سەحابە بەو نەخوێنەواریە دڵیان بووە کە دڵیان پاک بووە بەو نەخوێنەواری توانیان لە قورئان تێبگەن بەڵام بۆچی ئێستا خەڵکێک بە شادەی دکتۆرا و پرۆفیسۆرەوە لە دین تێناگا لە ئیسلام تێناگا لە قورئان تێناگا بە ناوی ئەوەی کە عەلا ئاساسێکی دینیشە ئەکادمیایەکی لە دینە چونکە ناوێت سەرچاوەکەی قورئان بێ و ناوێت لەمە تێبگات یا ئەم ئیسلامی ڕاستەقینەیە ئیسلامی ڕاستەقینەش ئەگەر تەماشا بکەین لەناو خۆیە ئاستی تێگەیشتنەکانی زۆر مەبەستی بووە کە فەهمی ئاینەکە سەرەکیترین شت لە ئاینە کە هەموومان ئەزانین ئاینەکان بەگشتی و دینی ئیسلام بە تایبەتتر بۆ پڕکردنەوەی لایەنی ڕۆحی عەقڵی علمی خەڵک هاتووە بۆیە ئەگەر تەماشا بکەین لەو فترەی کە لە مەکەیە بووە لەگەڵ فترەی مەدەنیە فەرقی زۆرە لە فترەی مەکیە قورئان زیاتر تاکیدی لەوە کردوێتەوە کە ورە و ئیرادەی ئینسان بەهێزکە بیر و باوەڕێکی بەهێزی باتێ و بەرگری بکە و خۆی لە شەڕ و ئاژاوە دوور بخاتەوە ئەگەر شەڕێکی پێ بفرۆشن ئەم ئەتوانێت شەڕ نەکا بەڵام ئەتوانێت باوەڕێک ئەتوانێت ئیرادەکەی ئەتوانێت کەسایەتی خۆی بپارێزێ و ڕەوشتیشی ئەتوانێت بپارێزێ و ئەتوانێت خۆی لە حرام و حەڵاڵیش دوور بخاتەوە لە مەدینەشە بە هەمان شێوە ئەگەر تەماشا بکەین کاتێک کە ئیسلام پێغەمبەری خوا تەشریف مبارەکی برد بۆ مەدینە لە مەدینەیە تەماشا ئەکەین ئەو ئاەتانەی کە لە مەدینەیان زیاتر باز لەوە ئەکا کە چۆنیەتی حکومکردن و ئیدارەکردن و حرام و حەڵاڵ و ئاکارەکانی ڕۆژانەیە بەڵام لەگەڵ وجودی پێغەمبەر سەڵسەڵەم لەگەڵ تەشریفی مبارەکی بردە ناو مەدینەوە یەکسەر هات پەیماننامەیەکی دانا بە ناوی پەیمانی مەدینە کە 47 خاڵ بوو من زۆر جارەوەی سەرنجم ڕاکێشە خاڵ بە خاڵ و بەند بە بەند کەسەی یەکەی لەم بەندانەیە سەرەکیەکەیان ئەوەیە کە ئەبێ هەموو کەسێک عادەت و تەقالید و مەزهەب و زمان و ئاکار و کردار و ڕەفتار و هەموو شتێکی سەروەری ئینسان ئازادی ئینسان بە مطلقی بپارێزێت تەنانەت بە ئاینەکەشەوە ئەگەر تەماشا بکەین لەو پایەگرنگانەی کە ئیسلام بۆ هاتووە ئەفەرمێ پاراستنی مرۆڤە بەگشتی و پاراستنی عەقڵی مرۆڤە پاراستنی ئاینی مرۆڤە ئاینەکەی شەتمی هەر ئیسلامی هەر ئاینەکە خۆی ئەوەی باوەڕی بپارێزێت ئەنجا نەسل و نەوە و نیکاح حەشەرەکەی لێرە قسەمان لەسەر ئەمەیە مامۆستا شکایە ماوەرە مامۆستا تدی و گوت پیمانا مدینه 47 خاله پیمانا مدینه ده هر کس لچاند و کلتورا خو آزاده هر کس به عادات و تقالید خو جیان دکه
گلو بچه هوای اف پیمان مدینه چاوا ونداکرن دنوا عالم اسلامی ده نای بکار آنین در و عالم اسلامی عالم غربی یعنی عالم اوروپی روجاوا yani rojavayê dünyayê bêjin bêhtir tê bikaranîn wala bi rastî li rojavayê Kurdistanê jî peymana Medînê zêde tê bikaranîn çima ev ji nava alama İslamê derxistin çawa çêkirin yani ev wek zagonekî bingehîn bû Hezretê Muhammed li Medînê da meziran çima wan dakirin çawa çêkirin eviya wan dabû پەیمانی مەدینە بۆچی لەناو کۆمەڵگەی ئیسلامی ناپارێزێ ئەسڵەن هەنێک کەس هەر بەلایەوە غەریبە کاتێ باسی پەیمانی مەدیناکەی چونکە نایەوێت بچێتەوە سەر سەرچاوە ئەسڵیەکەی دین یا سەرچاوە ئیسلامە ڕاستەقینەکە ئێمە بۆچی ئاڵا هەڵگری ئیسلامی ڕاستەقینین لەبەرەوەی ئەمانەوێت سەرچاوە ئەسڵیەکە بە خەڵکی بڵین چونکە لە پەیمانی مەدینەیە سێ تایپەی جوولەکە مشریک و منافق عاشیرەت مسلمانەکانیش بە ئەوس و بە هینیشەوە چۆن ئەڵێ ئەوس و خەزەر هینەکان بوون زیاتر عاشیرەکان بە پشتیوانیش و بە کۆچبەریشەوە مهاجر و ئەنساری پێوترێ بە موسڵەحی ئیسلامیەکە هەموو ینی کۆکردەوە پێغەمبەر ئەم بەڵێنانەیاندا و لە دوایە لەم پەیمانەیە خاڵەکان زۆر بەوردی ئاماژەی پێکراکە بێ هەموو شتێک پارێزێت دوای ئەوە کەسێکی یەهودی ئەهێنن کە زینای کردووە ئەفەرمێ بڕۆن بە ئاینی خۆتان حکمی بکەن کەسێکی مسلمان ئەهێنن ئەڵەن پێغەمبەری خۆزان ئەم فڵان کەسە و هێناویانە با دەستینە بڕێوشیوە فەرمێ ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکە ئەبێ دەستی بڕێواتە ئەوەی کە بە ئیسلام ڕازیە ئەبێ حکمی ئیسلام جێبەجێ بکە yani mamoste di dema pêxember de kî wan baweriye cuda kî bêemriyekî gunahekî bikira li gorî şeriata xwe de hate muhasebekirin ne wisa ye? Mesela tedî ayet dicê welî kulin minkum cealna şir'ate ve minhaca ne wisa ye? بالضبط ئەوە هەر ئاەتەکەی دەقە پیرۆزەکەی قورئانە وەی کە پێغەمبەر سەڵسەڵام ئەو چلو حەوت بەندەی داناوە لە پەیمانی مەدینە هەر هەمووی لەژێر تشکی قورئان و حەدیثایە بەس چۆنە بۆ ئەوەی کە ئینسان ئازادی پارێزێ خۆ دواییش کە پێغەمبەر سەڵسەڵام لە ساڵی دەیەمی کۆچیە کە ئەچێتەوە بۆ ئەگەڕێتەوە بۆ فەتحی مەکە ساڵی دەیەمی کۆچیە پێغەمبەری خۆزەڵام حەجەتول وداعی کرد بەڵام کاتێک کە تەشریف ئەباتەوە بۆ لە کاتی فەتحی مەکەیە جارێکی کە بەو خەڵکە ئەڵێتەوە بەس بتەکان ئەشکێنن لە ناو کابەیە و بتەکان نامێنێ ئەینا ئەو خەڵکەی تر بۆ خۆی ئازاد بووە لە هەر شوێنێکە ئەوەی ئەچێتە ماڵی فڵان کەس معنی ماڵی ئەبوو جەهل یا ماڵی ئەبوو سوفیان وەکو کعبە سەیر کراوە کعبە چەند پیرۆزە چەند گەورەیە و مسلمانان بە دەوری ئاسوورەنەوە حەجی تیا ئەکرێت تەوافی تیا ئەکرێت سەعی سەفا و مەروایە تیا ئەکرێت عیبادەت جێبەجێ کراوە بەڵام کە گەورەترین شوێن لە کەونا لەم دنیاەیە کعبەیە بەڵام پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم تەماشای کە لە تەشریفی بارزی کاتێک کە لە فەتحی مەکە ئەچێتەوە ئەو ماڵانە وەکو کعبە بچان ئەفەرمێ هەر کەس چووە کعبە پارێزراوە هەر کەس چووە ماڵی فڵان کەسیش پارێزراوە یعنی بۆ خۆشانە چێوچێ نییە مەبەستی هیچ شتێک نییە مەبەستی پاراستنی کەرامەتی ئینسانە خاڵی سەرەکی ئەوەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە کەرامەتی ئینسان عرف و عادەتی تەقالیدی زمانی هەموو شتێکی ئەوێ پارێزێ بەڵام ئەمەی کە ئێستا نایەنێ پەیمانی مەدینە باس کرێت ئەو زوڵم و زۆر و ستەم و تاوانکاریەیە کە هەر کەسە و خۆی حەزی لێ کردووە هەر وڵاتە و خۆی حەزەکە و پەلامارەیە جا کێشەکە لەمەیە یعنی بیر لەوە ناکاتەوە ئەم کرداوەی کە ئیکات چەند دژی ئیسلامە و چەند گوناهبارە لە ئیسلامە ئێستا بۆ نمونە وڵاتانەی کە زوڵم ئەکەن کە ستەم ئەکەن دەسەڵاتدارەکان لە خەڵکی ستەم لێکرا و ستەم ئەکا تەماشاکەی هیچی بیر لەوە ناکاتەوە کاتێک کە ستەم لە یەک مرۆڤێک ئەکا ئەبێت تاوانێکی گەورەی ئەنجامدا بێت لە کاتێکە هەموو دەقە پیرۆزەکانی قورئان و قورئان بە پیرۆزی خۆی و بە گەورەی خۆی پێغەمبەری خۆزان بە گەورەی خۆی تەشریف بارش هێناوە بۆ پاراستنی ژیانی ئینسان وەکو ئینسان
ئەنجا عەقڵی ئینسان ئەبێ پارێزراو بێ، ئەنجا ئاینی ئینسان ئەبێ پارێزراو بێ، وەکو لە پێشتریشا باسمان کرد. تدید ئەنجا نەسل و دبێ حوائج خمسه نوسه پنج خالن بنگهین کو اولا اسلام دخوازه وان بخه بن مسوگریه ده نوسه ئەوە بێ بە مسۆگەری ئەو پێنج خاڵە بپارێزرێ، ئەگەر نەپارێزرێ کەواتە ئەمە ئیسلام نییە و ئیسلامیشی جێبەجێ نەکردووە. جاوەرە سەیری ستەمکارەکان کە پەیمانی مەدینە جێبەجێ ناکەن، تەماشاکەی ڕێک هەموو ئەم خاڵە سەرکیانیان پێشێل کردووە، هیچی لە هەر خاڵێک لەو خاڵە سەرکیانەش دایان ئایەت و حەدیسی لەسەرە، ئەنی فەرموودەی شیرنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئایەتی قورئان کە قسە لەسەرەوەکات کە چۆن ئەم ئینسانە بە ئینسان بزانێەوە، چۆن ئەم ئینسانە بپارێزرێ. مادام خوایەک بەخوایەتی خۆی بفەرمێ لا ئیکراهە فی الدین، خەڵک چۆن ئەکا کە هەر کەسێک زۆری بکات لە مەسەلەی دینا و دین بە خەڵک بگۆڕێ و بێوێ تەئسیرات بخاتە سەر ژیانی ئینسان، بێوێ ئازادی ئینسان پێشێلکات، بێوێ بە زۆر حیزبایەتی پێ بکات، بێوێ بە زۆر بخاتە جەرگێ، ئەوە گەورەترین تاوان و حرامی کردووە. ڕەب العالەمینێ کە دروستی کردوین کە هەموو شتەکانی بۆ فەراهەمێناوین، کە چارە نووسمان، کە قورئانی بۆ نردوین، کە پێغەمبەریشی بۆ نردوین عەلی نەبینا عەلەیهی الصەلاة وەسەلام. لەگەڵ ئەوەشا هێشتا ئەفەرمێ لەکم دینکم وەلیە دین، هەر کەستان دینی خۆتان بۆ خۆتان. ئەفەرمێ لا ئیکراهە فی الدین، زۆری نییە لە ئاینە. لێرە کە زۆری نەبێ لە ئاینە بەو پیرۆزی و بەو گەورەی و بەو مبارەکیە، ئەی چۆن نەتوانن لە شتەکانی ترا زۆری لە خەڵک بکەن؟ بەڵام ئەمانەوە خوازم کردن پەیمانی مەدینەش جێبەجێ ناکەن، ئیسلامیش جێبەجێ ناکەن، بەڵام ئیسلامیان وەکو بەرجێک وەکو پۆشاکێ یاوە بەسەر خوانەوە بە ناوی ئیسلامەکەەوە هەر سیستەم و زوڵم و زۆر و تاوانە ئەیکەن. ئەمەش خەتەرترین شتە. پێویست بەواکە عولەمای ئیسلام لەسەر ئەم شتانە بێنە جواب، وە قسەی لەسەر بکەن، وە بزانن کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ کۆمەڵە شتی سەرەتایی نەهاتووە ڕیشت چەند سانتی نەوشڕواڵەکە چەند کورتە، سیواکەی پێ یا پێت نییە. بۆ ئەوە هاتووە مرۆڤ بپارێزێ، مرۆڤ بە مرۆڤایەتی بیپارێزێ، بۆەوە هاتووە عەقڵی ئینسان لە ئاست گەورەییە دایم سەری بەرزکاتەوە و بیر لە ئاسمان و ئەستێرەکان و گەورەی کەون کاتەوە، و بیری وابێت کە ژیان بەرەو پێش بەرێ، ژیان خۆشکە، ژیان ئیدارە بە، یعنی خۆشگوزەرانی بخاتە ژیانی خەڵکەوە، خۆی لە شەڕ و کێشە و گرفت و ناڕەحەتەکان بپارێزێ، خۆی بە مادەوە خەریک نەکا، خۆی بەشتی بچووکەوە، خۆی نزم نەکاتەوە بۆ ئاستی خۆڵ و بچێتە سەر خۆڵەکە و ئەتر پیا بنووسێت. ئەبێ ئینسان دایم سەری بەرز کاتەوە، ئەمە شەریعەتە، ئەمە دینەوەمان لێکا. اینجا کاتێک ئەفەرمێن نەسلونەوە و نیکاحی شەرعی بە هەمان شێوە نەیفەرمووە مناڵەکە چی چێوی چێ نییە، ئەفەرمێ بە نیکاحی شەرعی بە مطلقی بپارێزێ، مناڵ بە مطلقی ئەپارێزێ. دەی ئێستا خوا پەنامان بە ئێمە ئاگامان لێیە هەنێک کەس بە ناوی ئیسلامەوە سێ تەقینەوە لە ناو خەڵکە ئاکان لێ پرسن ئەڵێن مناڵ کوژراوە، ئەڵێ جا مناڵ کوژراوە مناڵی کافرە، تۆ چوزانی کافرە ئیسلامە، جارێ مناڵ هەر هیچ تەکلیفێکی شەرعی لەسەر نییە، با مناڵی کافریش بێت لەعەلە چی ئەڵە سبێنێ تۆبە ناکە، سبێنێ ناگەڕێتەوە. ئاخر تۆ خوا پەنامان بە شیرکەکە لێرەوە دەست پێکا کە بە خەڵکی ئەڵێن مشریک، بەڵام خۆیان لێرەوە ئەبن بە مشریک چونکە وایە خوا پەنامان بە تەنها خوای و ڕەب العالەمینە ئەزانێ عاقبەتی ئینسان بەرەو کوێ ڕوا. ئەمانە چۆن لە ئێستاوە قەرار هێشتا ئینسان لە فیتڕەیە یەکسەر پێی بڵێ قەیچەکە کوڕی کافرە و کافر دەرەچێت، سوزانی کافر دەرەچێت یا موسڵمانە. جارێنجا و کەسەش کە پێوترێ کافر چێ پێ ئێڵێ؟ ئایا خوای گەورە ڕێگەی بە ئێمەیاوە چۆن ئەڵێ بین لە خۆمانەوە حکم بەسەر خەڵکا بین، بەهەشت و جەهەنەم دابەشکەین، بین بە ئارەزوی خۆمان بە فڵان کەس بڵێن چاک و بە فڵان کەس. ئێمە تەنها ئەوە ناتوانین، هەر کەسێک زاڵم بوو ستەمکاری کرد، هەر دەسەڵات و سوڵتەیەک مرۆڤی کوشت، ستەمی کرد، نەیهێشت بە زمانی خۆت، نەیهێشت کلتور و عادەتی خۆت، نەیهێشت لە وڵات و ژیانی خۆتا بژی، نەیهێشت کە دەستی خستە قوتی خەڵک. ئێمە ئەوە بەبێتی نەزانین، ئەوانە بەوە ئەزانین کە لایەن داوەستەمیان کردو و تاوانیان کردووە. ئەوە واقعەکە ئەبێ خۆمان لەو ستەمکارانە بە دوور بگرین، یەک دوو هەوڵ بین بیان گۆڕین، هەوڵ بین بیان گۆڕین بۆ ئەوەی ئێمە وەکو ئیسلام وەکو موسڵمان ئەو ئەرکەمان پێ سپێرراوە
کەستەم لەسەر ستەملێکرا و لابەرین بەڵام نەهاتوین بین پشتگیری ستەمکار بکەین نەهاتوین بە هیچ شێوەیە حرامە پشتگیری لە ستەمکار و لە تاوانکارەکان لە بکوژی خەڵک لە ئەزێتدەری خەڵک لەوەی کە لەم وڵات بۆ وڵات پەلامان ئەدا و ژیانی خەڵکی ئەخاتە مەترسیەوە ئەبێت بە مەترسی چونکە من وەکو عەرزم کردن ئەو ئیسلامی کە ئێمە ئەیناسین ئیسلامی ڕاستەقینە لە مەکەشە کە چەند عەزیەتی سەحابە ئەدرا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی عەزیەتەکانی قبوڵ بوو بەڵام ئامادە نەبوو نە جوێنێکی ناشرینی ئەوت نە بە هیچ شێوەیە جوابی کەسیش نەیایەوە و لە مەدینەشا بە هەمان شێوە جوێنی ناشرین و شتی نەشیاو نەکراوە لە مەدینەشا چوون کاتێک لەشکرێک گێت ئەوان لە دەرەوەی مەدینەیە وەستاون و پارێزگاریان لە شاری مەدینە کردو بۆی ژن و مناڵ جوان لە تەقەی شمشێر نەبێ جوان لە ناڕەحەتی نەبێ کوشتن و بڕین و خوێن نەبینن ئازار و توندوتیژی نەبینن بەڵێ ڕاست نەک بۆ ئەوەی کە بە شێوەی تر بێ بەڵێ 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 مامۆستا یعنی وەگوت ئیسلامیەت ئارمانجا وەیە بنگەهین ئەساسی پاراستنا کەرامەتا ئینسانیە پاراستنا ئەم بێژن ئەوە حەوائیجی خەمسەد بێژن پێنج خاڵن بۆ بەس دە عالەما دناو مسلمان دا ئەفتونەنە لە عالەما غەیری مسلم ئەف حەوائیجی خەمسە بەلکی ji sada sad jî tên bikar anîn bo di nav alema Müslüman de eftûnene we jî anî ziman pêxember ev xalana di zamanê xwe de di dewra xwe de pêk anîn û vana derxistin holê bo Müslüman vê pêk nayînin dev jê berdan yanî sedem çi ye بەڵێ مەسەلەکە ئەوەیە یەکەم ئەو کەسانە خۆیان بەخوا پەنامان بە وەکوازم کردی لە دەقی پیرۆز لایەنداوە لەژێر تەسیرات و تەفسیرات و تەویلاتی غەیری ئیسلامدا ئەمە یەک دوو ستەمکاری و بەرژەوەندی و دەسەڵاتەکانیان مەجالی ئەوە نادا سێ ناگەڕێنەوە بۆ سەرچاوە سەرەکیەکە کە قورئانی پیرۆزە و ئاکار و ڕۆشت و کردار و گفتارە شیرینەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ناگەڕێنەوە بۆ ئەو سەرچاوە ئەسڵیە و ورد نابنەوە لە هەموو دین و نایانەوە لە هەموو دین تێبگەن دین لەوا چێ بڵێم بەشێکی نوێژەکەی ئەکا بەڵام هەموو باقی شتەکانی تری جێبەجێ ناکا ڕۆژۆکە ئەگرێ بەڵام باقی شتەکانی تر جێبەجێ ناکا نایەت بێ بزانێ کە دین یعنی ئەوەی هەموو کردەوەکان وەکو یەک جێبەجێ بکە وەکو ئەوەی کە بە تەواوی مانە ئەوەی کە خوای گەورە ئەی فەرمێ ئاوایی بکەن جا وەکو ئاسم کردی ئەمانە سەیری ڕابردووەکەن وە زۆر جار دەلیل بەوە ئەهێنەوە کە لە سەردەمی فتوحاتە چی کراوە لە فڵاشوێن چی کراوە من کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی وجودی هەیە نەفرەتی لە حەزرەتی خالید کردووە خالیدی کوڕی وەلید کردووە ڕەسا و ڕەحمەتی خوای لێ بکە یەکێک ئەکوژێ بۆ چی ئیشەکەی خالید دووبارە ئەکەیتەوە بۆ باز لە نەفرەتەکەی پێغەمبەر ناکەیت ئازام کە نەفرەتی لە کارەکە کردووە کە تەبەڕای کردووە یان کەسێک کە تاوانێک ئەکا سێرەکەی ئەگەڕێتەوە بۆ تاوانکارەکان کە کاتی خۆی عقوبە دراون نەک ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان لە دەرەخی پیرۆزی قورئانە چۆن ئەمانە بە تاوانکار حساب کراون بە هەڵە دانراوە ئەو کردەوە نەشیاوانەی کە ئەوانە کردویانە جا لێرە ئەوە بەدەر لەوەی کە وەکو ئەسم کردی لە کۆمەلگایەکی دوور و درێژە پێم وایە زۆر وڵات گەڕاوین یانی خەڵک پێی وایە ئیسلام نەکراوە ئیسلام بڵاو نەکراوەوە بگرە خەڵکی تەعریب کراوە کللتوری عەرەب بە وڵاتان گەیەنراوە ئەمە یە چونکە کللتورەکەش شاڵا کللتور و شخصیەت و شتێکی تایبەتمەندی جوان بێ کوشتن و بڕین و تعدا و تاوان و تاڵانکێتی بووە لە ئیسلامیشا ئەم شتانە هەمووی ڕەبزە ئەمانە هیچی قبوڵ نییە هەمووی حرامە بۆیە ئێمە هەموو جارەڵێن ئیسلامی ڕاستەقینە بۆی خەڵک لەمە تێبگا کە ئیسلامی ڕاستەقینە ئەم شتانە تعدا و تاوان و تاڵانی بە حرام داناوە کوشتنی ئینسانی بە حرام داناوە زوڵمکردن لە ئینسانی بە حرام داناوە تۆمەت و تەشیر و تاوان حرامە ئەنی ئەبێ بگەڕێتەوە بۆ سەرچاوەیە نەک ئەوەی کە خوا پەنامان بە ئەمەی کە ئێستا دەستیان پێ کردووە بە ناوی ئیسلامەوە هەنێک کەس
سوورەتی پیرۆز بەکارهێنێ بۆ کوشتن و لەناوبردننی خەڵک و عەزەتی خەڵکی پێدا عەزەتی قەومەکان کە قەومی ئیسلامیشن بەڵام لە ئەوروپا خەڵک مسەقەفە خەڵک تێگەیشتووە ئەویش لە ئەنجامی لەوە چێ بڵم چەندین قەڕن خوێنڕشتن و تاوانکاری کە لە وڵاتانەشا بووە بەڵام خەڵکی عاقڵ و بیرمەندیان گەیشتوونەتە ئەو نەتیجەی کە یاسایەک دابنێن لە وڵاتەکەیە وەکو چۆن پێغەمبەری پاک صلی الله علیه و سلم هات لە مەدینەیە پەیمانی مەدینەی دانا ئەوانیش ئاوا پەیمانێک دائنێن لە وڵاتی خۆیانە کە یاسا و دەستورێکە وڵاتەکەی تێپارێزن هەر کەسێک شەڕ لەگەڵ ئینسانێکا بکە هەر کەسێک ئازادی ئینسانێک پێشێرکە هەر کەسێک کە بێوێ عەقڵی خەڵک ئیخواکە هەر کەسێک بێوێ فڵاشتکە ئەمە هەموو بەتاوان حساب کراوە و عقوبە ئەدرێ لەسەری لەبەرەوە خەڵک یەکسەر دەست ئەژێڕێتەوە لەم شتانە و خەڵک کاتێکە لە مەنهەجی خوێندنا لە وڵاتانە خەڵک ئەخوێنێ ئەم یاسانەی پێ ئەوترێ لەگەڵ خوێندنەکەیە ئەم یاسانەی پێوترێ وەکو لای ئێمە نییە لای ئێمە لە وڵاتی ئێمەیاڵە دارات و داریتی ێ باشە دارات و دار ببینێ یان نەیبینێ قیمەتی چییە بەڵام وەرە لەگەڵ فێرکردنی حەرفەکەیە ئەلف و باکەیە ئەوانەی فێرکە ئەگەر هەر کەسێک عەزیەتی مرۆڤێک بە لای خوای گەورە چەند داوامبارە ئەمەی پێ بڵێ هەر کەسێک کە درۆ بکە هەر کەسێک کە بوختان بکە کە هەڵە بکە کە دووڕوو بێت کاتێک کەسێک کە ستەمی لێ ئەکرێت چۆندان بەخۆیان بگرێەوە چۆن هەوڵ بە ئەم ستەمە لەسەر خۆی لابەرێ بەبێ ئەوەی ئاژاوە و فیتنە و کوشتن و بڕین و تادا و ترسان و تاڵانیشی کەپێت و بەڵێ تێربەوی وڵاتەکان عنی بگۆڕەکە بەڵێ مامۆستا بڕاستی یعنی ئەv tiştێک و we anîn ziman tev em bêjin ji bona bercewendiyê xwe em bêjin we got îslama rast guherîn we got di tewîlata de guherîn di emelê xwe de di tatbîqata emelê xwe de ev îslametî yanî guherandin mirov îro di vê esrê hanê de di vê dewra hanê de mirov çawa dikare fêr bibe ji ber ku rîwayetên dewra pêxember gava em serdema pêxember jî tiştekî ku yek rîwayet tune ye yan yek ye du ye sê ye rîwayetê cuda hene mirov çawa dikare ji hev ditwane ji hev derxê ya rast kîjan e yanî wekî me îro ez vêya jî bibêjim ev tewîlatê ku di dîrokê de tewîlatê ku çewtin nehqas başin bo çi alimê îro wa ji hev ji hev cuda nakin ji hev naqetînin ev tewîlatê he nerastin ev tewîlatê he şaşin ev têgihiştina he şaş e bo çi alim va ji hev cuda nakin va ji hev diyar nakin mesela ez pir şahid dibim alimê cem me yani bêjin bi giştî bakur wisa tiştekî ku di pirtûka de nivîsî bê hatibê tabekirin nikare bibêje ev şaş e an ev nerast e ev nedirist e nikare bêje ji ber ku hatiye tabekirin ew dibêje qey divêt rast bit yani em çawa çekirin vana ji hev cuda bikin ji hev derxînin tê gehîşt mamoste بەڵێ ئەوە ئەزانی چۆنە مەسلەی چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکەش و لە مەدینەش هات گیری پەروەردەی کرد بیر و باوەڕی ئیرادەی تواناکانی مامۆستا بەرنامە هەمی ماڵ سەر ملێتە ez bawerim mamosta Bedirxan negihat înşallah û deyndarê me em ê careke din bela xwalî bixin bername tev ji te re maye keremke fermo خزمەتتە جاوە خوازم کردی ئەمە بەوە ئەکرێ عولەماکان زانایان ئاینی ئەوانەی کە تێگەیشتون ئەکادیمیان شادی ئەکادیمیان هەیە علومی دینیان بەتەواو ئەمە مامۆستا ئاینیانە بێن جارێشکە پەروەردەی ڕۆڵەکان بکەنەوە سەرەتای ئێمە پەروەردەکردنی مەلاکانمان ئەنجا پەروەردەکردنی ڕۆڵەکانی ئەو میلەتە لە ئەنجامی وتار و گفتار و کردارەکان پێش ئەوەی من بە کەسێک بڵێم نوێژکە ئەبێت پێی بڵێم کە نوێژەکەی بەفیڕۆنەیە نوێژەکەی لە دەست نەچێت te pir tiştekî balkêş got mamoste ez dixwazim bikevim navê
دما امام شافعی ده لبغدا تعلیمات دایا خلیفه هارون رشید از نشاش بم هارون رشید دماوی ده گوتیه ای امام او عالمك صحيح وضعيف حديث صحيح وضعيف جهف جدا نكه وان عالما بيورج وظيفه دور بخه يعني وكي چاوه گوت بري هر تشتي پرورده عالما بيوسته بريا من دالا نفسه اما لولاتي اما من خوم وما مصاني فيش اماش لكردستان بعام علوم ديني هبوا علوم دينية كان لحجرية خويندراوة وبروانامي علمي كإجازة علمي بيوتراوة انجا كسكا بيشنوجي كردوها وتاريخ خويندراوة دوانزا علمي خويندو لعلوم دينية كان لقرآن وحديث علوم قرآن وتفسير تاريخ إسلام وهم بابتان لفقه لأصول فقه لا هم بابت الشرعية كان لا هم بوارقانا کەسەکە خوێندوویەتی ئەمجا هاتوین ئەمەی کردۆ ئەمەش گەێنراوە بە خەڵک بەڵام ئەم جیلەی ئێستا کە دروست ئەبێ بە تایبەت ئیسلامی سیاسی لە ساڵی بیستەکانەوە لە دروستبوونی حەرەکاتی ئیسلامی سیاسیەوە هەوڵدراوە ئیسلام بە سیاست بکرێت کە بە سیاست کرا ئەوەنەی خەڵکە بەتەمای سیاست و بەتەمای هەڵپەی کورسی و پەرلەمانێتی ئەوەنە بەتەمای عەقیدە و پاچێتی و تاعەت و عیبادەتەکەی نییە کە خوا لێی قبوڵکە ئەوەنە بەتەمای ئەوە نییە کە خەڵک لە خۆی ڕازیکە بۆی خوا لێی ڕازی بێت ئەها خەڵک لە خۆت ڕازی لێت ڕازی بێت چاکە بکەی لەگەڵ ئینسانە چونکە ئەگەر تەماشا بکەین لە دینە فەرمێ ئەو مرۆڤەی کە خزمەتی خەڵک ئەکا گەورەترە لەو مرۆڤەی کە هەر بەتەنها عیبادەت بکات عادەتەن دوو مرۆڤەیە دوو جۆر کەسایەتی هەیە کەسایەتێک خەریکی عیبادەتە بە خودی شخصی خۆی کەسایەتێکیش خزمەتی خەڵکەکە ئەوەی خزمەتی خەڵکەکە گەورەتر دەنسەی پیاوە جا لێرە ئێمە مەبەستمان ئەوەیە ئەگەر ئەمە بەرهێنا ئەو پەروەردەیە دروست کردەوە جارێکی تر ئەو زانستەوە کوپۆی بڵاو بووە بێن دین لە عولەماکان وەرگرن لە زانایانی ئاینی وەرگرن زانایانی ئاینی بێندانیشن پەروەردەی خەڵکەکەنەوە کێشە نامێنێت بەڵام ئێمە گرفتەکەمان ئەوەیە زانایانی ئاینی دوور ئەخرێنەوە لە ئیشوکارەکانیان عەزیەتیان ئەدەن لەبەرەوەی بەگوێ سوڵتاناکە لەبەرەوە حساب بۆ سوڵتاناکە ئێمە میراتگری پێغەمبەرە سەڵڵاهو عەلەیهی معقولە بچێ بە دوای زاڵمێ بکەوێ دینی پێ دوای زاڵم ناکەوێ ئەوەی کە دینی پێ بوو ڕەوشتی بەرز بوو دوای ستەمکاران ناکەوێ بگرە ئامۆژگاری ستەمکاران بکە جا ئەمە زۆری فەرقە لەگەڵ ئەوەیە کە کەسانێک بچن بەکرێ دوای زاڵم و ستەمکاران ئەکەون و لێرەش دینەکەش لە خەڵکی تێگەدەن بۆ ئەوەی کە ئەو خەڵکە بەجارێکە سەری لێبشێوێت سەری لێ ئەمەیە ئیشکالەکەی ئێمە بۆیە لە کۆمەڵگاکانی ئێمەیە بەڕاستی مافی مرۆڤ کە دین باشترین پارێزەری مافی مرۆڤ و ژیانی ئینسانە وە خۆشگوزەرانی خاتە ژیانی ئینسانەوە بەڵام لە وڵاتانی ئێمە دین بەکارهاتووە بۆ کوشتنی مرۆڤ و هەوڵیان ناوە دین وا لێ بکەن کە هیچ مافێک بۆ مرۆڤ نەهێڵێتەوە بەڵام لە مقابلە تەماشاکەی لە ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوتوو ئەوانن بوون بە پارێزەری ژیانی مرۆڤ مع العلم لە سەردەمی حەزرەتی ئادەمەوە هەتاکو ما قبل الخاتم هەتا ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم دینە کە فەراغی ڕۆحی علمی عەقلیمان بۆ پڕ ئەکاتەوە دینە ئەبێ ئاشتی و پێکەوە ژیان و خۆشگوزەرانی ئاشتی و ئاوەدانی پێبێ و ژیانمان بۆ بەرەو پێش بەرێ ئێمە لەژێر تەجاروبە دینیەکانە ئەمە بکەین زانای ئاینیمان بێ باسمان بۆ لەوە بکا کە مرۆڤ چۆن بەرەو پێش ئەڕوا و سوود لەم هێڵە ئەلکترۆنی شتانە وەرگرێت نەک ئەوەی کە جارێکی تر بەهۆی ئەمانەوە بیوێ ئەم پردە پەیوەندیانە ئەو هێڵانەی کە مرۆڤیش دروستی کردووە ئەمان بە هەڵە بەکاری بێنن بە ئیسلام بەکاری بێنن چونکە بەڕاستی تاوانێکی گەورەیە لە ئیسلام کاتێک کە کەسێک لە ئیسلام تێنەگەیشتووە وەک ئەو وایە کەسێک فەڕاشە نەخوێنەوارە بیبەی بڵێ دکتۆر وەرە چارەسەرم بکە چارەسەر بۆ بدۆزێتەوە دەرزیگەوات بۆدانێ ئەبێ ئەو نەخۆشە حاڵی چی بێ و چی بەسەر بێ لە دوای ئەوەی کە کەسێکی ئاوا یا بڵێن کەسێکی نەزان چارەسەری بۆ بدۆزێتەوە
لێرەش ئێمە دینەکە لە دەستی زانایانی ئاینی کەستەمکاران ئیشیانەوەیە لە دەستی زانایانی ئاینی دەربێنن لە دوای ڕووخانی خلافەتی ئیسلامی کاتی حرەکاتی سەلەفی و ئیخوانیان خستە ناو بازاڕەوە ئەتر ناوەکانیان گۆڕیون بۆ کوردستان کۆمەڵی ناوی جیاوازیان هەیە لە ئێرانە کۆمەڵی ناوی هەیە لە تورکیا کۆمەڵی ناوی هەیە لە عێراقا ناوی تری هەیە لە سووریا ناوی لە هەموو وڵاتانی جیهانە هەر ئەو دوو حرەکەیە کە دایکی حرەکەی ئومیان پێوتێ دایکی هەموو ئەوشتانی ترن بەڵام قەتەریەکانیان جیا کردوێتەوە سعودیەکانیان جیا کردوێتەوە میسریەکانیان جیا کردوێتەوە ئەتر ئەمانە بۆ ئەوەی سەر لە خەڵک تێکبن و واشکن کە بەڕاستی ئیسلامە ڕاستەقینەکە نەگات ئەوە تا تەماشاکەی لە وڵاتانەی دراوسێمان بە ناوی ئیسلامەتیەوە چ سوڵم و زۆر و تاقدا و تاوانێکە کرێت لە هاوڵاتیەکانی خۆشیان نەک هەر ئەوەی کە جاری وایە پەلاماری وڵاتانی تریش ئەدەن آخر لیبیا چ پەیوەندی بە تورکیاوە هەیە مەسەلەی وڵاتانی ترەگە تەماشاکەی ئەرمینیا و ئازربایجان چ پەیوەندی بە تورکیاوە یان کوردستان باکوورە باشوورە ڕۆژهەڵاتە ڕۆژئاوایە ئەبێ بڵێن من حرامە ئەسڵەن لە باکووریشە حرامە زوڵم لە هاوڵاتیەکانی خۆم کەم نەگەوت بچم لە پارچەکانی ترا پەلامار بم و بە هەمان شێوە وڵاتەکانی تری دراوسێشمان ئەوە عێراقا ئەوە سووریایە یعنی هەر یەکەن تەماشاکەی پەلاماری لوبنان پەلاماری پەلەستین پەلاماری فڵان شوێن ئەنی بۆ ئەبێ ئەمانە پەلاماری کوێت ئەیە پەلاماری ئێران پەلاماری کۆمەڵە شوێنی ترەیە یعنی ئەم زوڵم مستەمە بە ناوی دینەوە عەلە ئاساس یعنی پێیان وایە ئەمان لەژێر بەس ناوی فتوحاتەکە بەکارهێنن ئەینا هەرچی زوڵم مستەم و تاعدا و تاوانە بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆشیان ئەیکەن ئێستا لە وڵاتێکی وەکو تورکیا و لە وڵاتێکی وەکو ئێرانە یا لە هەر وڵاتێکی تر ئەو اقتصادی کە بۆ شەڕ بەکاریان هێناوە تا ئێستا و ئێستاش ئەو شەڕی کە ئیدامەی شەڕی پێدەنەوە اقتصادەکە بیکەن بە پرۆژە و کۆمپانیا و بیکەن بە شتێک نەتائیجیە بێ بە ملیۆنان عایلە لە ناوخۆیانە پێ ئەگا و پێی دروست ئەبێ محتاجی دەستی کەس نابێ ئیشی پێیەکا بکرێتە کۆمپانیا بەڵام ئەوانیان لە شەڕا بەکارێنن بزانە ڕۆژانە مەسرفی ئەو شەڕانەی کە بە بەلاش دایان ناوە زوڵمیشە و تعدای و تاوانیشە بەڵام ئەگەر لیان پرسی وەکو ئازم کردی باز لەوە ئەکەن کە ئەمە ئیسلامەتیە ئەنی باز لەوە ئەکەن کە ئەمە ئەنە سنووری ئیسلام فراونکە بۆ ئادەی وەرە پێم بڵێ ئەرمینیا و ئازربایجان چی پەیوەندیان بەوە هەیە ئەگەر ئیسلام بن ئیسلام بوون 1400 ساڵە ئەگەر نەبوو بن تازە بەو نابن لەبەرەوە تۆ وڵاتەکەی خۆتت پێ بەڕێوە ناچێن جا ئەمانە بکەونە ژێر وڵاتی تۆ چی دیەکەی و تەماشاکە ئێستا باشوور بەو هەموو نەوتەی ئەیفرۆشێ بەو هەموو نەوتەی ئەیفرۆشێ بەو هەموو گومرگ و دەستکەوت و داهاتەی کە هەیەی مەعاشی فەرمانبەرەکانی خۆی پێ نادرێت وەرەبی خەیتە سەر هەر وڵاتێش کە داغانی ناکە لێرە مەبەستمەوەیە ئەو زوڵم و داوتاوانە ئەوێنن پەردەپۆشی کەن بە ئیسلام بەڵام ئیسلام دوورە لەمانە زۆر دوورە ئەمە ئەبێت دیارێکی تر خەڵک بگەڕێتەوە بۆ بەردەستی عولەمای ئاینی دین لە عالمە ئاینیەکان وەرگرێ پەیوەندی ڕوحی خۆمان بەخوای گەورەوە وەکو تاک وەکو کۆمەڵگا وەکو وڵاتەکان پەیوەندی خۆمان لەگەڵ خوای خۆمانە چاکەینەوە جارێکی تر دەست لە داوتاوان هەڵگیرێ دەست لەوە هەڵگیرێ بین ئەم ناوە پیرۆزانەی وەکو ناوی ئیسلام بەکار بهێنێت کابرایەک لە کاتی غەزایە هاوار ئەکا الله ئەکبەر پێغەمبەر سڵ فەرمووە وەرە ئەوە ئەترسی لە ترسا هاوارەکەی مامۆستا پڕ سپاس دکەم يعني ايش وآزار ام بيجن شاشي ما حتى نها ما نخواشي تثبيت كر 5 دقيقة مامان پر جواد تاجي صحبت تاجي قالك خوش بنظام مشاوة در باز بو دنوا 5 دقيقة ما مستشتك وام بكن يعني حتى ديكو ام اسلام راستقينه جاري كدن بينن لسر جواك شبكي باشا يعني سر جواك وبحثا مدرسه آینی که عالم آینیش بو پرورده کردن عالم آینی لباشور مدرسه بوی طرز کevin مانه ما مستیان نه لباشور یسا مدرسه آینی نماوه هر ابی لحولابی چونکه بنیه اقتصادی من نماوه اما کلی شریعه و معهدم دامز راندو خوم لسر جامعه اسلیمانیه
و زۆر هەوڵمان ناوە کە بە ئەکادمی بکرێ خوێندنەکان بەڵام ئەگەر بێت و جارێشکە مامۆسایانی ئاینیمان بگەڕێنەوە بۆ ئەوەی وەکو وازم کردی پەروەردەکردنی ئەو خوێندکارانەی کە لە معهەد و کولیەکانان یاک دوو مەدارسی دینی دابمەزرێتەوە بەڵام مەدارسی دینی لەژێر ڕکێفی مامۆستا ئاینیە عالمە باشەکانە بێ دابنرێتەوە و خزمەت بکرێ و جارێکی تر بۆ ئەوەی خەڵک داتایەکی تر بکرێتەوە لە دینە ئەم دینە ڕاستەقینە قورئان حەدیث کردەوەکانی پێغەمبەر سەڵسەڵەم وەکو خۆی لێ تێبگەین و خۆمان تەجەڕوت بکەین خۆمان دوور بخەینەوە لەو هەموو زوڵم و زۆر و تاعدا و تاوانەی کە بە ناوی ئیسلامەوە ئەکرێ ئەسڵەن بگەینە ئەو قەناعەتەی کە هەر کەسێک بە ناوی دینەوە زوڵم لە دین بکە خەڵک بکوژێ ماڵی خەڵک داگیر بکە تاعدا بکە ئەمە ئەم کەسە ئەبێت سزا بدرێت ئەبێ عقوبە بدرێت چونکە لە هیچ شوێنێکە ڕێگە بەوە نادرێت ئاینێک دانراوە خەڵکێک بێ بە ناوی ئەم ئاینە و پیرۆزەکانی ئەم ئاینە بۆ خۆی بەکاربێنێ و شتی نەشیاوی پێ بکە تاعدا و تاوان و تاڵانی و پەلاماری وڵاتان و ئەمانە لەبەرەوە بێت جارێشکە عولەمان بگەڕێنەوە بۆ پەروەردەکردن زیاتر خۆمانی لاکەین مەدارسی دینی دروست بکرێتەوە دامی مەدارسی دینی بکرێتەوە چکە ئێمە بۆ خۆمان نەزانین بار و زروفەکان وایە ئەگەر بێت و مامۆستا ئاینیەکان خزمەت نەکرێن و خۆشیان پێویستیان بە خزمەتە نەک ئەوەی کە بڵێن خوێندکارەکانیان و مەدرسە دینیەکان لەواتێ ئاوا وردەوردە دینە ڕاستەقینەکە کەم ئەبێتەوە لە ناو خەڵکە ئەم دینێکی سیاسی جێگەی ئەمەی گرتووەتەوە کە ئێستا وردەوردە ئەوێت جێگەی دینە ڕاستەقینەکە بگرێتەوە کە جاران خەڵک دەستی هەڵەبڕی بۆ خوا دوعای کرد خوا دوعای لێ قبوڵ کرد لە شارێکە لە وڵاتێکە لە لادەیەکە یەک مزگەوتە بۆ خەڵکە لەو مزگەوتان نوێژێ کرد ئیمانیەن ئارامی هەبوو ڕوحیەن ئیسراحەتی ئەکرد بەڵام ئێستا ئەو هەموو مزگەوتە ئەو هەموو شوێنی عیبادەت بەڵام شوێنی کێشمەکێش و حەتی و ڕق و چینە و تۆڵە و ئەمانەیە علەمای ئاینی تیا ئەشکێندرێ عەزەتی خەڵکی تیادرێ دەستی تیرۆر و تاعدا و تاوان وەکو مەعەسکەری عەسکەری بەکارهێنرێن بەڕاستی وەکو چۆن ئەڵێن مەدرسەی تیرۆر بەکارهێنرێن بەداخەوە کە ئەبێ ئەمانە چاوێکیان پێ بگەڕێتەوە جا من سوپاسی بەڕێستانەکەم بۆ بەرنامەکەتان دەستخۆشیتان لێ یەکەم و بە ئومێدی سەرکەوتن بەوەی کە جارێکی تر عولەماکانی ئێمەش هەم خۆیان گەڕانەوە هەم جباکێک هەم ڕێخستنێکی زانایان بە جوانی بتوانین ئیسلامێکی ڕاستەقینە ئەدا بکەینەوە ئەو ئیسلامی کە قورئان چۆن بووە و سەحابە و پێغەمبەر سەڵسەڵەم چۆن لە قورئان تێگەیشتون و چۆن سەحابە لە کردەوە و گفتار و کردار و ڕەفتاری پێغەمبەر سەڵسەڵەم تێگەیشتون ئاوا ئێمەش ئەم هەڵسو کەوتە بکەینەوە دووبارەیکەینەوە gelek sabê mamoste dest xweş spasiyawe dikim we ji bona temaşevanên me re gelek tiştê balkêş û xweş anîn ziman ez spasiya we dikim înşallah di demê pêş de jî em ê car cara we vexwenin bernama xwe mala we ava belê temaşevanên hêja em hêvîdarin ku bi sohbeta mamoste Nadir re hûn ji me memnûn nabin حتانی برنامه‌یک دن هون شاد و بختیوار بن بمنن خیر و خوشیه ده الله أكبر الله أكبر